ماوەی چەند ڕۆژێکە بە شێوەیەکی ڕێکخراوە هەڵمەتێکی دڕاندنی فلێکسەکانی مامۆستا فەرحان غەریب کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی مەشغەڵی کەرکووک بەڕێوە دەچێت و ژمارەیەک فلێکسیشی لەناو شار و دەرەوەی شار دڕێنراوە. سەرپەرشتیاری تیمەکانی بانگەشە لە گەڕەکی کوردستان دەڵێت هەڵمەتەکە لە دژی وێنەکانی مامۆستا فەرحانە کە خاوەنی جەماوەرێکی بەرفراوانە لە شارەکە و ئەوان بەردەوام دەبن لە هەڵواسینی فلێکسەکان. وڵای ئێمە کە کاتی ئەم فلێکسانەمان داناوە ئەزانین دەستێکەیە لە پشتێوە کە شەوانە هەساون بە بەرنمەیەکیدا ڕێژکرا و بۆ ئەوەی کە فلێکسەکانی مامۆستا بدڕێنن بێگومان بن لەوەی کە ئێمە ئەگەر هەزار جاریش فلێکسەکان بدڕێ ئێمە دای ئەنینەوە و مامۆستاش خۆتان عالم ئەزانێ خۆشەویستە لە ناو دڵی خەڵکیە و ماشەڵا کەسانێکی زۆر باشی بە دەورەوەیە خۆشەویستە لە ناو شاری کەرکووکە بۆیە ئەمان دا هەساون بە دڕاندنی فلێکسەکانی مامۆستا و دڵنیا بن مامۆستا ئینشاڵڵا بە ئیزنی خوای پەروەردگار دەرئەچێ وەکو کاندیدی ژمارە 2. مامۆستا فەرحان غەریب گەنجێکی بانخواز و خێرخوازی کەرکووکە و کاندیدی ژمارە 2 هاوپەیمانی مەشغەڵی کەرکووکە کە لە ڕابردوودا بە کارە خێرخوازی و پەروەردەی و کۆمەڵایەتەکانی جێگەی خۆی لە دڵی کەرکووکیەکاندا کردووەتەوە. وەکو خۆشی دەڵێت دڕاندنی فلێکسەکانی کاریگەری لەسەر دەنگەکانی نابێت. دڕاندنی پۆستەرەکانی ئێمە بەڕاستی نابێت ئەو ئێمە بستڕێتەوە. ئێمە لە ناو شارا وجودمان هەیە، ئێمە بەکردەوە سەلماندومانە کاندید هەیە، بەس ئەم مانگە هاتوتە ناو خەڵک. ئێمە هەر پێشووتر ئەلحەمدولیلا لە کاری خێرخوازی لە پەروەردەکردنی منداڵەکانیان لە نەشتەرگەری بۆ هەژار و ئەوانەی پێویستیان بە نەشتەرگەری بووە ئێمە هەر لە پێشەوە بووینە. سوپاس بۆ خوای تەبارەک و تەعالا. خەڵک ئەمان ناسی ئەو پۆستەرانەشمان کە داناوە بەس بۆ ئەوەندەی خەڵک بزانێ ئەم جارە کاندیدێکی تازە هاتوتە پێشەوە کە خزمەتکاری خەڵک بووە مامۆستا فەرحانە. ئەوە خەڵکی ئەزانێ مامۆستا فەرحان کاندیدا ئەو پۆستەرانش بدڕێنن هەرچیەکی لێ بکەن. تازە ئێمە جێی خۆمان کردوێتەوە لە دڵی خەڵکیە و دڵنیاتانەکەم و ئێمە لە دەنگدانی داهاتوو بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک سوپرایز و مفاجئە دروست دەکەین. دڕاندنی وێنەی پۆستەرەکانی مامۆستا فەرحان بۆ دەگەڕێتەوە کەسانێک نایانەوێت هاوڵاتیان ئاشنا ببن بەو ژمارە و لیستی هەڵبژارنەی مامۆستا فەرحان تیایدا خۆی کاندید کردووە بە مەبەستی کەمکردنەوەی دەنگەکانی. هەر بۆیە تیمەکانی بانگەشەی مامۆستا فەرحان و پاتی دەکەنەوە لە جێگای هەر وێنەیەکی دڕێنرا و وێنە و پۆستەرێکی دیکەی کاندیدەکەیان هەڵدەواسن و دەیگەێنن بە هەموو کۆڵان و شوێنێکی گشتی شارەکە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.